گۆڤاری تایمی ئەمریکی راپۆرتێکی هەڵسەنگاندنی لەسەر ڤایرۆسی کۆرۆنا کردووە و تیایدا باسی لەوە کردووە ئێستا کە شەپۆلی دووەمی کۆرۆنا لە جیهان دەستی پێکردووە و هەردوو کیشوەرەکانی ئەمریکای باکوور و باشوور بوونەتە ناوەندی پەتاکە. هەر لە راپۆرتەکەشدا هەڵسەنگاندن بۆ ژمارەیەک لە ئەو وڵاتانە کردووە کە چاکترین مامەڵەیان لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کردووە و توانیویانە بەسەریدا سەر بکەون. باپی هەڵسەنگاندنی گۆڤارەکە بێت لە ڕۆژانی یەکەمی بڵاوبوونەوەی هەر پەتایە خراپیەکە ئەوەیە وڵاتەکە دراوسێ ئەو وڵاتە بێت کە بە ناوەندی بڵاوبوونەوەی پەتاکە دادەنرێت. ئەوەش حاڵەتی تایوان بوو لە پەتای کۆرۆنا کە دراوسێی چینە. ئەوەشی خسە ڕوو لەگەڵەوەشدا ئەم دوورگەی تایوان کە حکومڕانی خۆی دەکات توانی بەسەر پەتاکەدا زاڵ بێت و باشێوەیەکی گشتیش لە تایوان 443 توش بوو تۆمارکران و تەنیا 7 کەسیش بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە. لە نێو هەڵسەنگاندنی گۆڤاری تایمی ئەمریکی سەنگاپورە بە پلەی دووەم دێت و راپۆرتەکە ئاماژەی بۆش داوە. سەنگاپورتری ئاساییە و 39,000 توشبووی تۆمار کردووە کەچی ئەوەی سەرنجڕاکێشە تەنیا 25 توش بە توشبوونیان بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە. هەروەها راپۆرتەکە دەڵێت کۆریای باشوور یەکێکە لە وڵاتانەی سەرکەوتووانە مامەڵەی لەگەڵ بڵاوبوونەوەی کۆرۆنا کردووە. ئەوەش بەهۆی ئەوەی هەرزوو حکوومەتی کۆریای باشوور باتوندی قەدەغەی هاتوچۆ و کۆبوونەوەی سەپاند. هاوکات گۆڤاری تایمی ئەمریکی تشی خسۆتە سەر نیوزیلەندا و دەڵێت ئەم وڵاتەش لە دوورگەیەکی دابڕاو پێکاتووە دوای تۆمارکردنی یەکەم توشبووی ڤایرۆسەکە. حکوومەتی نیوزیلەندا باپەلە وڵاتی بەڕووی دەرەوەدا داخست و تەواوی بازاڕەکانی وەستاند. بە شێوەیەک جگە لە ئەندامانی خێزانی خۆی بۆ کەسێکی نیوزیلەندی نەبوو بە هیچ بیانویەک تێکەڵی خەڵکی تر بێت. هەروەها گۆڤارەکە ئاماژەی بە سەرکەوتنی ئەڵمانیا کردو و دەڵێت ئەڵمانیا نمونەیەکی سەرکەوتنە بۆ ئەوروپا لە مامەڵەکردن لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا و ئەوەی خستۆتە ڕوو کە ئەو وڵاتە خۆی لەوە دەرباز کرد وەک ئیسپانیا و ئیتاڵیای دراوسێی لێ بێت. بەپەلا کەوتە خۆی لە ڕووپشکنینی پێشوەختە و شەفافی مامەڵەکردن و بەهێزی پەیوەندی گشتی بۆ دیاریکردنی توشبووان توانی بەسەر کۆرۆنادا سەرکەوێت. گۆڤاری تایمی ئەمریکی لە کۆتایی راپۆرتەکەی داماژەی بۆ وڵاتێکی عەرەبی داوە کە تا ڕادەیەک سەرکەوتوو بۆ لە مامەڵەکردن لەگەڵ بڵاوبوونەوەی کۆرۆنا. ئەو وڵاتەشی ماراتە و راپۆرتەکە ئاماژەی بۆ داوە لە کۆتایی مانگی کانونی دووەم یەکەم حاڵەتی کۆرۆنا لە وڵاتە تۆمارکرا کەچی بەهۆی هەڵمەتی پشکنین و پاکردنەوە تا ئاستێک ئیمارات توانیوێتی ژمارەی حاڵەتەکانی گیان لەدەستدان بە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە بە کەمی بهێڵێتەوە.